یاریەکانی قۆناغی 16 خولی لاوانی عێراق وا بڕیارە ڕۆژی چوارشەممە دەست پێ بکات. یاریەکان لە هەولێر و سلێمانی بەڕێوە دەچن. کۆمەڵی یەکەم یاریەکانی چوارشەممە و کۆمەڵی سێمیش یاریەکانی پێنجشەممە لە هەولێر ئەنجام دەدرێن. تیپی لاوانیانەی هەولێر پاڵەوانی وەشانی ڕابردوو با پێشەنجی کۆمەڵی باکوور و کوردستان گەیشتۆتەم قۆناغا لە کۆمەڵی سێمە و ڕوبەڕووی قووەتجەویە و مینە و ئەمانی بەغداد دەبێتەوە. ئامادەکاری بۆەوە کردووە بە ئاستێکی بەرز دەرکەوێت و پارێزگاری لە نازناوەکەی بکات. بە باشترین شێوە خۆمان ئامادەکردێت لەبەرەوەی مەجالێکی باشمان هەبوو. شایدیش بۆ ئەوەی یاریەکانی ئاخیری بوو، یعنی ئەوە یاریان لە کۆتایی کرمان، یعنی بە باشترین شێوە هەم لە ئەنجام هەم ئەدایان پێشکەش کرد. بەنسبەت زەختمان لەسەر لەبەر پاڵەوانی ڕابردوونی ئەمە دائیمەن هەر شانازی بە خۆمان دەکەین کە یانەی هەولێرین و دائیمەن پاڵەوانین ناوەچی گەورەیە، بەڵام ئەمە زیاتر ئیش دەکەین لە بۆ پێگەیانی یاریزانەکان، بەڵام ئەگەر ئەنجامیش لەگەربی زۆر دڵخۆشکەرتر دەبی. لێرە ئەم دەتوانم بڵێم لە کاتی ئێستامە تەنها پاڵپشتی ئیدارە و هەندرمان پێویستە لەگەر ڕاگەیانکار وەکو جەنابتان. ئەمە وەکو خۆمان باشترین شێوە ئامادەینە، بەڵام ئەگەر پاڵپشتیەوەشی لەگەربی بە تاکی دەتوانین باشتر پێشکەشکەین. وەڵا ئامادەکاریی باشمان کردووە، ماوەی باشە خۆمان کۆ کردیتەوە تیپێکی تۆکمەمانەیە. یاری ئەوە یانەی جەویەش یانەی باشە بەڕاستی بەزێمە تاان خۆمان باش ئامادە کردووە لی زیانەکیش ناترسێن ئینشاڵڵا شال نەتیجەی باشمانیش دەبی. تاوان ناو یاریگای خۆمانە ناو هەندەرەکەژی خۆمانە، ینی دەتوانین ئاستەی باشتر پێشکەش بکەین کە لەوەی یاریگای دەرەوە یاریگای خۆمانەمان بێ باش پاڵەوان یەکەش ناو هەولێرەیە تاوان ئاستەی جیاواز پێشکەش دەکەین ئینشاڵڵا بە سەرکەوتویش قۆناغەتەوە دەکەین بەسەر دەکەین بۆ قۆناغی داهاتوو. تیپی لاوانی زاخۆش کەوا یاریەکانی لە هەولێرە لە یەکەم یاری ڕوبەڕووی نەفت دەبێتەوە. زەورا و بەحریش لەسەر یارگەی فرانسۆهەیری بەیەک دەگەن. دوای ئەنجامدرانی سێ یاری لە هەر کۆمەڵەیەک دوو تیپی یەکەم دەگاتە قۆناغی هەشت. یاریەکانیش تا کۆتایی هاتنی خولەکە لە شارەکانی هەولێر و سلێمانی دەبن. حوسێن محەممەد، کەناڵی پێم، هەولێر.